دوای کەڵەکەبوونی کێشەکان و زیادبوونی ڕەخنە و ناڕەزایی لەسەر سێکتەری تەندروستی لە گەرمیان و داواکاری هاوڵاتیان و سەرجەمچین و توێژەکان بۆ بەزووی بەتەمەوە هاتنی دەڤەرەکەیان چاوەڕوان دەکرا وەک بەرپرسیارەتی ئیداری و پیشەیی هەریەکە لە سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی و وەزیری تەندروستی سەردانی گەرمیانیان کردایە و بە دوواداچوونیان بۆ کێشەکان کردایە و کەسانی کەمتەرخەمیان سزا بدایە، بەڵام لە بری ئەوان بەرپرسێکی باڵای حیزبێکی دەسەڵاتدار دێتە سنوورەکە و کۆبوونەوە لەگەڵ ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان دەکات و بە دوواداچوون بۆ پێشهاتەکان دەکات، هاوکات بەڵێنی هاوکاری دەدات. لە کاتێکدا وەزیری پێشووی تەندروستی سەر بە حزبەکەی ئەو بووە و بەشێکلا بەرپرسیارەتی پشتگوێخستن و گرنگی نەدان بە سێکتەری تەندروستی لە گەرمیانی دەکەوێتە ئەستۆ. ئەماش هێندەی دیکە حکوومەتی هەرێم و دام و دەستگاکانی سنوورەکە دەخاتە ژێر پرسیارەوە و مۆرکی حزبی بوونیان تۆختر دەکاتەوە. گەرمیان لە ئێستادا بە دۆخێکی ناهەموار و مەترسیداری تەندروستیدا تێدەپەڕێت، هیچ لایەن و بەرپرسێکیش ئەرکی هەڵگرتنی ئەو بارە ناخاتە ئەستۆی خۆی و هەریەکە لە ئیدارەی گەرمیان و تەندروستی گەرمیان بەجیا خەریکی بڵاوکردنەوەی بەیاننامە و ڕوونکردنەوەن و هەر لایەک خۆی لە بەرپرسیارەتی دۆخەکە دەدزێتەوە، لە کاتێکدا ڕۆژانە بەهۆی کەم و کورتیەکانی سێکتەری تەندروستی مەرگی گەرمیانیەکان ڕوو لە زیادبوون دەکات، نەخۆش لە نەخۆشخانەکان بەهۆی نەبوونی پێداویستی پزیشکی و چاودێری نەکردنیان لەلایەن پزیشک و کارمەندی تەندروستیەوە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. دیاردەی بە حزبیکردنی دام و دەستگاکانی حکوومەت نوێ نییە و بەرپرسان بۆ دەستکەوتی حزبی و بەهێزکردنی ناوبانگ و سەپاندنی پێگەی خۆیان ناوە سەردانی دام و دەستگا حکومیەکان دەکەن، سەردانەکانیشیان جگا لە کۆمەڵی قسە و بەڵێنی سەرکاخەس هیچی لێ سەوز نابێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.